ڕۆناڵدۆ ئیشاڵە دەی باوسا طبعا ئیشاڵا هەریێرە قسەر کەوتوبێ 2006 زۆر ناخۆش بوو ئەمە چەندەم مۆندیالە کە سەیری دەکەی وەڵاهی لە 2002 یعنی تقریبا تەمەشا دەکەم ڕقەمەکەم لەبیر نییە بەڵام زۆر لە مێژە ینی لە ملاڵیوە تەمان سەودای تۆپانم وانێ دە مۆندیال 11 مۆندیال بی شتم مۆندیال وڵی 5 مۆدیالە زیاتر لە 5 مۆدیالە بێت من سێ یاریەکەم ئەم مۆندیالە هەشتا مۆندیالە وڵی لە 2002 من سەیری مۆندیالەکەم لەنەوە هەشتەوە چوارە مۆندیالە شەشە مۆدیالمە حوتە مۆندیالمە یادگارێکت هەیە لەو مۆندیالانی کە بینیوتەوە بیرە نەچێتەوە یادگاری ناخۆشمانێ بەس 2006 زۆر ناخۆش بوو ئەو کەلەکەی زێدانی یعنی ئەوە لەبیر ناکرێ آخر مۆندیال ینی تۆزێکلان پرس بوو بەڕازی لە ئەرجەتینی بردەوە ئەوم قەل لەبیر ناسی یارەکەی ئیتالیا بەڕازی 94 بەعام یعنی یاریەکان بەتعی خۆشی تیا بووە یعنی یاریەکان بەعام خۆش بوو یاری کۆتایی مۆندیالی 2002 لە نێوان ئەڵمانیا و بەرازیل ڕۆناڵدۆی بەرازیلی 2 گۆڵی کرد و یادگارێکی خۆش بوو نسبەت منەوە 2022 وڵایی مۆندیالی 2022 کارژانتین پاڵاوان بوو زۆر پێم خۆش بوو کاتی جیانی 98 بوو بەرازیل وەڵای تر یاری خۆ هەمووی یاریەر خۆشە خەڵک بۆ کات بەسەربردننی خۆی سریەکە لەبەرەوەی حەزت لێ کام هەڵبژاردە مۆندیال بووبە وەڵاهی پرتوگال ڕۆناڵدۆ ئیشاڵە دەی باوسا بەرازیل فەرەنسا ئەڵمانیا ئیتالیا بخۆم مشجعی ئەرجەتین زیاتر عەزم لێ ئەرجەتین پیسانە مۆندیالەکەی بە بەخۆم هۆڵندامە هیوادارم هۆڵندا بگاتە نیای مۆندیالەکە بە من بێگومان پرتوگال وڵی قورسە بەستری هیوادارم ئەرجەنتین ببێ شەڵاش بێ لە نێوان فەڕەنسا پرتوگال ئەو کاسە یەکلا بێتەوە بە تایبەتی فەڕەنسا زۆر بەهێزە 185 ئەرژەنتین لەبەرێت ئێستش ڕۆحیەتیان تایە بە ئەگەری زۆرەوە بەڕازیل طبعا ئیشاڵا هەریێرە قسەر کەوتوبێ یاریەکان درەنگەکەون کاتەکەی ئەمێنیتەوە تەمەشایەکەیت تاوان بەدڵ یاری ودی سعاتێک شو دانیشتین بە دیار ئەرجنتینەوە مشکلەمانەیە لەگەڵەواندا وەڵاهی ئیشاءالله ئەوانە پرتوگال ئی بەرازیل ئەوانە نزیک بخۆشە بەس وەڵی درەنگ ناوەڵا زۆر درەنگ ناوەڵە بەڵێ گەمەکانی ئەرجەتین ئەمە ئیزی نادەین یاری مەسەرەن گرنگێ بەڵام سەیری دەکەم وڵی ڕاستی ئەگەر تیپەکەی خۆم بێت هەڵبژاردەکەی خۆم بێت بێگومان ئەمێنمەوە سێریەکەم و بەڵێ بێگومان بە تایبەتی و هەڵبژاردەیەکی خۆم هاندەریم ئەوە گومانیتیانە تەماشایەکە مەگەر بەرەبایانیش بێ وڵایی ئینشاڵا یاری خۆشەکان ئەمێنینەوە بێگومان لەبەرەوەی کە خولی کاتی جیانی بووە سێریەکەم بەڵێ من